بەرەزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ تەواوکردنی گفتگۆکانمان لەگەڵ سەبیح شێخ جەلال هاوسەر و هاوخەباتی عەلی عەسکەری. سەبیح خان بەر لە وەرگرتنی پشۆکە من پرسیارم لەوە کرد کە بە فەرمانی مەلا مستەفا عەلی عەسکەری لە فەرماندەی هێزی خەبات لە ئادرێ، بەڵام پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە پێم خۆشە بڕێک زیاتر لەسەر چالاشیەکانی عەلی عەسکەری لە ناوچەی بارزان و بادینان چی بوو ئەو کات لەوێ؟ بەڵێ خۆی کە دەست بە شۆڕش کرا بە حیساب ئەمە لە بادینانەوە ئێمە بەسی عەلیەکەین دەست بە شۆڕش کرا عەلی عەسکەری کە ئەوەڵ مەخفەر تەبیعی پێویستیان بە چەک و بەشتە بێ چی بکەن ئەبێ پەنابەرن بۆ مەخفەرەکان بیانگرن و بۆی چەک بەدەست بێنن. ئەیتر ئەوەڵ مەخفەر مەلا مستەفا ئەمریان پێیەکە بچن مەخفەر بگرن و هینکەن ئەویش دەچنە سەر مەخفەری ئەتروش. ئەوەڵ مەخفەر کە گرتیان بە قیادەی عەلی عەسکەری مەخفەری ئەتروش بوو. مەخفەرەکەیان گرتەوە چوون بە مەلا مستەفا دانیشت بوو، ئێمەش چوینە خوارێ و مەلا مستەفا لە بندارێک دانیشت بوو پێی هەڵگەڕاین و مەخفەرەکەمان گرت و چوینە خزمەتی و گوتی عەلی چاک بوو دەی دەستخۆشیتان لێ یەکەم مەخفەرەکەتان گرت؟ بەڵێ گوتی وەڵڵاهی بیری شتێکم کردەوە، زۆر پەشیمانم هێشتان زوو بوو نەیەڵن ئەم شۆڕشە بکرێ. بارزانی بە عەلی عەسکەری بەڵێ هێشتان زوو بوو، ئەمە زۆرتر قسەی پێشمەرگەکانە کە لەگەڵی بوون جێڕایەوە. ینی بارزانی پێی باش نەبوو لەو دەمەیە شۆڕشی ئەیلول بەرپاکرا. دەستان خۆش بێ مەخفەرەکەتان گرت و هاتن، بەڵام وام هەستەکەم ئێچێک ببووایە نەیهێشتایە ئەم شۆڕشە بەرپا بێ. ئیتر مشتم نام لە پێش ئەوەیە کەوا بڵێ گوتم ئەزمەنی ئەوە خوتەمان بۆ دانی بچین مەخفەرشکە بگرین. وتی نە عەلی ئەویان نێ ئەوەیانە نەیان هێشتایە ئەم شۆڕشە بەرپا بێ. گوتی ئەمە قسەی عەلی نییە، قسەی ئەوانەی لەگەڵی نیوایان بارزانی بوون کوڕەکان کە لەگەڵ عەلی بوون جێڕاوێنەتەوە. ئیتر ئەلەوە عەلی عەسکەری دەستی پێکرد. زۆر باش. دوای دەچێتم زۆر چالاکە بێ، سوورچی و هەرچی و لۆلانی و زێباری و ئەمانە زۆر لە زدی مەلا مستەفا بن و عەلی زۆر منتیقەکەی بۆ ڕێگە خاو بۆی پاگە کاتەوە و هەمووان چاوتر سێنەکا و بەسەر کەوتوانە و دوایی دەچێش بۆ ڕایەت مەخفەری ڕایەت کاک مەسعود لەوە ئیشارەتێکی پێداوە دەڵێ خۆ هیچیان نەبووە، هەر تۆزە خەندەقیان هەڵقەندەوە مەخفەرەکەیان ئەوا گرتەوە. خۆی مهم ئەوەیە ئەوسا سات مەزەنیشیان بە TNT بە هیندا ئاگرتەوە. مهم ئەوەیە تۆ ئەوەندە چالاک بی، ئەوەندە قائیدێکی هین بی، بە هەر جۆرێک بێت تۆ سەرکەوتوو بی لە کارەکەتە. وانە ئەو خەندەقی لێداوە پێیان لە بن مەخفەرەکەەوە لە ڕایەت، گوتوێتی ئەگەر خۆتان تەسلیم نەکەن ئەیتەقێنینەوە. چەند شەوێ بە دیارێنەوە دانیشن هەتا ماوەیە کە خوان تەسلیم ناکەنی ترەڵێ دەنجی پاچ و بێڵ و پاچ و هینە بێ ماوەیەکیش برسێ بن دیارە و هینە بن و شتیان بۆ ناچێ و ئەوە بێ و هینە بێ ئیتر خوان تەسلیمەکەن و ئەواشە ڕایەتی ژیرە مەخفەری ڕایەتی ژیرە. بەڵێ ئەنجا دێنە سەر دوایی چوار تا ئەوەش کە ئەویش بە هەمانەوە. پرسیاری ئەوم کرد لە ساڵی 62 ئەدی بە بڕیاری بارزانی عەلی عەسکەری ئەبێتە فەرماندەی هێزی خەبات کە یەکێک لە هێزە دیارەکانی پارتی کە ئەو کات لە ناوچەی پێنجوێنە بێت تا 64. بەڵام دواتر بە فەرمانی مەلا مستەفا عەلی عەسکەری لە ئادرێ و نووری مەلا مەعروف ئەخێتە شوێنی. بۆچی عەلی عەسکەری دوای هەموو چالاکیە لە فەرماندەی هێزی خەبات لە ئادرێ؟ عەلی عەسکەری حتا 62 و 63
ئەو هەر چالاک بۆ لە هێنا مەسوولی هەموو هێزی خەبات بووە هەر لە بادینانەوە و هەر لە منتیقەی کەرکووکەوە و هەر لە خانەقینەوە و منتیقەی پێنجون و هەڵەبجە و چوارتا و هەمووی هەتا مەخفەری چوارتا هەر بەو نەوعە کاغەزی دەنووسێ بۆ عەبدولوهاب ئەتروشی ئەو ئامر مەخفەرە بێ ئەو لەوێ زاهینی مەخفەرە بێ لە چوارتا معاون مەخفەرە بێ نازام چێ بێ لەوێ کاغزێکی بۆ نووسێ ڕێ خۆت تەسلیم کە ئەویش خۆی تەسلیم ناکات تەسلیم نابێ ئیتر ئەڵێ دیسان هەر خەندەق لێ دەنەوە لە دەوری هینەکەی چوارتا ئەڵێ ئەتان تەقێنینەوە ئەگەر ئەوە تقریبەن 15-20 بە دیارێنەوە دانیشتن خوان تەسلیم ناکرد دوای عەبدولئەتروژی خۆی تەسلیم کرد و بۆ ئێچێ لە دەریێشەکانی عەلی عەسکەری هەتا خێزانەکەی لێرە خزمی هینە خوشکی دکتۆر جەمال ساڵح خێزانەکەی کاغەزی بۆ خێزانەکەی نووسێ ماڵی شەید عەلی عەسکەری هاتوونە سلەیمانی شاڵاو نەخۆش بوو شاڵاو لەدایک بوو زۆر نەخۆش بوو ئەڵێ زۆر خزمەتیان کەن چونکە کاک عەلی زۆر خۆشەویستە لە لای من خزمەتێکی باشیان بکەن و دێنە سلەیمانی ئاگاتان لێیان بێ و زۆر خزمەتیان کەن هەتاوان هاتن و دەعوە توشتیان بۆ من کرد و زۆر ئاگایان لێم بوو خزمەتیانە کردم و عەبدولوهاب ئەتروژی بوو بە دەریێشی عەلی عەسکەری ئەوەندە خۆشەویستی بوو لەگەڵی یعنی عەلی لە هەموو مەخفەرەکانە ئەگەر بڵێم هەموو مەخفەر کە گیراوە لە سۆرشتی ئەیلول عەلی عەسکەری بووە ڕەنگە خلاف نەبێ خۆ هەموو عالەمە زانیە لە هێزی کە مەسوولی هێزی خەباتیش بۆ لە هەموو شوێنە عەلی سەرکەوتوو بووە لە هەموو شتێکیە ئیتر من ئاگام لەوە نییە کە نووری مەلامار کرابێ بە بەرپرسی هینێک جێگۆڕکەیان پێ کردوون بەڵام ئاگام لێ نێ ئەوان لابێ هەتا عەلی لە منتیقەی بارزان جوابە نێرێ بۆ بۆ برادرانی خۆمان دەڵێت تۆزێ تەشدیدات بخەنە سەر منتیقەی سلێمانی و سەر ئەوە با تۆزە لێرە کەم بێتەوە مەلا مستەفا زۆر سەغڵەتە با تۆزێ تەشدیدات بخێتە سەر ئەوێ سەر ئەو منتیقەیەش هەر تەشدیداتەکە لەسەر منتیقەی بارزان و ئەوە نەبێ زۆر لەوێ زیاد تۆزێت چالاک بن لە ئیش و کارەکانتانە فەرود عەبدولقادر لە منعتە جەولەکەی سلێمانی لە تاوانە گەورەکەی زعیم سدیق ئەو کات کە خەڵک تووشی شێوی و سەر لە شێوان و ئاواری بوو ئەڵێ عەلی عەسکەری یەکێک بوو لەو سەرکردانی کە بەپەلە نامەی ئاگادارکردنەوەی نووسی بۆ قادر تەگەرانی و پێوت کە ئەبێ هەرچیتان کردو پێشوازی لە خەڵک بکەن و شوێنی حەوانەوە و شوێنی ئیسراحەتیان بۆ دابین بکەن تۆ ئەو ڕۆژگارە چۆن لەبیرە بەڵێ ئەو ڕۆژە من لە سلێمانی بووم شاڵاو زۆر نەخۆش بوو مناڵ بوو عەلی لە مەحقیقەی بادینان هاتبەوە بارزان زۆر بارزانی لەگەڵ بوو هەتا کە هات کردیان بە تەقە و بەهین و عەلی عەسکەری هاتەوە من ساڵێک و قسوورە نەمدیوە و شاڵاو تا لەدایک بووە ئەو ساڵێک و ئەوەندە یەکتریتان نەبینیوە ساڵێک و قسوور تەقریبەن بۆ بە 9 مانگ بۆ بە 9 مانگ 8 مانگ 9 مانگ ئێستان باوشی شاڵاوی نەدی بوو شاڵاو کوڕی گەورەی نەخێر ینی دوای شۆڕش شاڵاوی نەدی بوو ئیتر ئێمە لەو دۆڵەیا بووین لەبەر هین لەبەر تەیارە و شت هات لە دۆڵێ سەرگەڵ و لە چوبووین بە بەرگەڵ و ئەو ناوە ئەو سات سڕ بوو زۆر هین بوو ئەشکەوتی گەورەی تیا بوو شەلالەی گەورەی تیا بوو زۆر نەوعێکی کە بوو ئێستا هەموو تەخت کراوە دەست کراوە ئێمە لەوێ بووین شێخ جەباری خاڵی کاک عومەری سەیعەلی هاتە خوارێکتی هاواری کردی کاک وەمان زانی دەڵێ عەسکەری هات نەمانەزانی بچین بۆ شوێ تو مەزن دەڵێ کاک عەلی عەسکەری هات ئەو کاتیش خەڵک ناوی عەسکەریە ترسان بەڵێ نەمانەزانی عەلی عەسکەری هات کاتێکمان زانی وتی کاک عەلی عەسکەری هاتەوە ئێمە خۆمان ڕخسە بن ئەشکەوتەوە بۆ سەروتر کەچی کوتیان نا وەرە دەرێ خوشکە سەبیح ئەوە کاک عەلی عەسکەری هاتەوە ئیتر کە هاتەوە منتیقی خەڵکی زۆری لەگەڵ بوو بارزانی و ئەتوو بەڵان لە کە هاتەوە شاڵاو ئەوەنێ تازە هینێکی هەیە کە شنە بکا بۆ ئێشێک و بۆ هین دایکم گوتی عەلی پیشانە نادەم ئەگەر مژدانم نەدێ شاڵاو نایەڵم بیبینی سەر پۆشەکەی بەسەریادا ئەویش کتی لێی گەڕێ خاڵۆژن ئەگەر کوڕی من بێ
خێرا دێ بۆ لام ئەگەر کوڕی منیش نەبێ دەمناسێتەوە. نامناسێتەوە لێ گەڕێ لەبەرەوە مژدانە نادەمێ هەر بەسەری تۆ لێرە و بۆ لای تۆ ئەو کوڕە کە عەلی باوەشی بۆ گرتەوە 2000 ئەوای بۆ کرد خۆی بۆ فڕدایە باوەشی شۆڕشیش هەردوو قاچی گرت شۆڕشیش مناڵبووەوە ساڵێک و شتێک بوو ساڵ و نیوەک شتێکی وابوو خڕوا بزانام 11 مانجام فەرقە شۆڕش و شاڵ بەڵێ هەردوو قاچی گرت و شاڕایش خۆی بۆ فڕێدا بۆ باوەشی هەچی لەوێ بوو دەستی کردەگریان چونکە چەند وەخت بوو ئێمەی نەدی بوو نەمانەزانی چی لێ بەسەر هاتووە ینی کاک شەڵاو لە سەرگەڵ و لەدایک بوو بەڵێ ئەی کاک شۆڕش شۆڕ لە کەرکووک لە کەرکووک بەڵێ نەمانەزانی عەلی ماوە مردووە کوژراوە ئەوسا خۆ ئیتیسالات نەبوو کوای بەڵێ. ئیتیسالاتە بوو هیچ یەک کاغەزی هاتووە عەلی عەسکەری ئەلەوەندەیە کە لە سەرگەڵوو بووم ئەڵێ خاڵەجان تو خوا ئاگاتان لە سەبیع بێ سەبیع نە بە بەرخی تێرجا بوو نە بە کاوڕی بە بەرخی تێرشیر بوو نە بە کاوڕی تێرجا بوو تو خوا ئاگاتان لە سەبیع بێ ئەوی ئاگای لە دلی سەبیع نەبێ یعنی ئاگای لە دلی من نییە بەسەری تۆ هەرچی لەو دیوەخانەیە بوو دەستی کردەگریان بەڵێ یعنی ئێمە عەلی عەسکەری ئەگەر بۆ حەوانەوە بچێتەوێ ئەم ماڵ و منداڵی خۆی ئەوا بەجێهێڵێ بۆ دیسان بات ئشارەتی پێ بدەمەوە بەڵێ بۆ ئیسراحەت بۆ ئیسراحەت و بۆ حەوانەوە پێویستی بەوەیە بچێ لەوێ بحەوێتەوە مع العیلم هەرچی خەڵکێ لە لای ئێمە دەحەوایەوە هەرچی وەختی خۆم ماڵی مەلا مستەفا هاتوون خزمانی ئێمە مامە ڕزاوان هەموو خزمانی یارمەتیان داون کە هاتوونە مەنتیقەی سلێمانی بەڵێ ئێمە پێویستمان بەوە نەبووە بچین لە هیچ شوێنێ بحەوێنەوە چکە شوێنی خۆمان شوێنی حەوانەوەی خەڵکیش بۆی خۆشمان بووە لە حوتی 1964 ئیدی بەداخەوە ئینشیقاق و دەرز و دووبەرەشی یەکەوێتە نێو ڕیزی کوردایەتی و کە ئەو کات مەلا مستەفا لە کۆنگرەی قەڵاتزێ بڕیاری دەرکردنی ئەندامانی مەکتەبی سیاسیە یاد کە عەلی عەسکەری یەکێکە بێ لەوان بەڵێ ئەوانیش دەچنە ئێران دەوت بە قسەی خۆیان دەڵێن ئێمە بۆ ئەوە چوونەتە ئێران بۆ ئەوی شەڕی ناوخۆ و شەڕی براکوژی دروست نەبێت ئایا بەڕاستی عەلی عەسکەری و هاوڕێکانی ئەندامانی مەکتەبی سیاسی بۆ ئەوە چوونە ئێران شەڕی ناوخۆ دروست نەبێت یاخود بۆ ئەوە چوون خۆیان پڕچەکەن کاکە فەیسەڵ ئەوە ئێمە لە کانی تو بووین ماڵمان ڕۆشت بووین وەختی حرس قەومی بوو هەموو قەڵاسێوکە ئەو متاڵان کرا ئەو موسوتا و حرس قەومی هاتوو ئیتر کە ئەو ئینشقاقا بێ هەر بەینیان تۆزە تێکچوو بوو لەگەڵ کاک برایموان لە منتیقەی قەڵاتزێ تۆزێ ناکۆچێکە بۆ هین بووە عەلی هاتەوە بۆ لە چوارتاوە هاتەوە بۆ هین لە چوارتاوە ماوەتەوە بۆ کانی تو مەلا سەفی بەری مەرگە دیسان تقریبا 7 مانگ بوو عەلی وڵات نەهاتبەوە بۆیە لێتراوە سۆفی و مرید و هین کەوتنە شای و هین کتیان کاک عەلی هاتەوە شایەکیان دروست کرد و خەڵک شایی کرد و شەو ڕۆژێ ئەو خەڵقە شایی کرد لە خۆشی عەلی عەسکەری کە چەند وەختە هاتۆ بۆ ناومیان و هاتۆ بۆ سەردانیان بەڵێ سەردانیان ئەوەندەی پێ نەچوو عەفوو لە ناو شایەکەیە بووین کاغەزێک هات بە پەلە 2 ڕۆژ بوو هاتبەوە بە پەلە کاغەزێک هات عەلی چووە دەستی لە شایەکە بەرداو چوو ئەو لاوە خوێندیەوە و برادران بۆیان نووسی بوو کاک عومەر و مام جەلالوان ئەڵێ بە پەلە کاک برایمەوان بە پەلە بگەڕێەوە بۆ ماوەت عومەر دەبا بوو مامۆستا برای محەممەدوان نامەکان نردبوو بەڵێ بەڵێ مام جەلالوان ئیتر نەمزانی چێ و چێ بوون بۆیان نووسیوە ئەسا تەبیعی لە برادران ئەندامانی مەکتەبی سیاسیەوە هاتبوو ئیتر عەلیش هەر ئەو شەوە ئێوارە وەختی عەسر بوو بەیانی زوو هەستان و بەڕێ کەوتون ڕۆشتەوە بۆ ماوەت ڕۆشتەوە بۆ ماوەت چەند وەختێکی پێ چوو بە منیشی گوو تۆ وەرە بۆ سەرگەڵوو منیش 3-4 ڕۆژی پێ چوومەوە بە سەرگەڵوو هاتەوە سەردانیشی سەرگەڵویشی کرد عەلی ئەمە هێشتان هیچ شەڕ دەستی پێ نەکرد بوو سەردانیشی سەرگەڵووی کرد و دوای 2-3 ڕۆژ لێ بوو کتی تۆ بڕۆ تۆزە تووشی سەرماوشتم بوو وامە کرد خوێن لە قوڕگمە هات ئەجا ئەگریان بەسەریا دەمگوت تۆ من تووشی سیلیش کرد ئەوەندە بێخەم بووی لێمان ئەوە تووشی نەخۆشیت کردم تووشی سیل بووم وە مەزانی تووشی سیل بووم ئەوەنە قوڕ گوشتم بریندارە بوو خوێنی لێ هات
ئیتر وای کرد کوتی بڕۆ بۆ سلێمانی بەشکم عیلاجی خۆت بکەی بزانی خۆت پیشانی دکتۆرێک دەی شتێک بکەیت. منی بەڕێ خست شوێنەکەیە پیر مەحموودی پێ دەڵێن لە سەرگەڵ و ئەو بەلای دەوەلانە ڕۆی بۆ چوارتاو ماوەت ئەمە هەر بە پێ منیش بەرەو شەدەڵە هاتمە ئەم دی و لەگەڵم بوور خزمان و بردی ئاهێنانمەوە بۆ سلێمانی بۆ دکتۆر ئەویش ڕۆ بۆ هێن بۆ ماوەت و ئەو ناوە ئەیتر ئیتر یەکترمان نەدیتەوە لەگەڵ عەلی هەتا شەڕ دەستی پێ کرد و مەلا مستەفا ئەوسا هینێکە بوو مفاوەزاتە بوو لە 64 مفاوەزاتێکە بوو لەگەڵ حکومەتا و خەڵک هین بوو لە مەلا مستەفا خڕبوو بۆ ئەوە بوو ئەمانیش باڵی مەکتەبی سیاسی هەتا مام جەلال وان پێڵێن و کاک برامان دەڵێ عەلی تۆ خۆ بەجێمان نایەڵی یعنی تۆش بیبی تای ئەوان ئەویڵن عەلی زۆر ڕەفیق دۆست بوو قەت لی ناها ڕەفیقەکانی خۆی بەجێ بێڵێ ئەڵێ نا قەت بەجێتان نایەڵم ئیتر ئەوە بوو کە شەڕەکە دەستی پێ کردو ئەوان بۆ نەچوون پڕخوان پڕچەکەن پێویستیان بەوە نەبوو خوان پڕچەکەن بۆ چون شەڕی بۆژن نەچوون و چەکیشان نێناوەتەوە لە ئێرانەوە هەتا بچن خوان پڕچەکەن بەعکسەوە چەکەکانیشان دانا لەوێ ئەوی پێیان بوو ئەمان هەرچی عەشایر و میلەتەیە و ترسی حکومەتیشان نەبوو ئەمان نەترسی حکومەتیان هەبوو نەترسی کەسیان هەبوو ئەوانیان ڕاونە بۆ ئێران جاریش کە گەڕانەوە ئەوەنێ بۆیان قبوڵ ناکرێ و با بڕۆن هەر چۆنێ بێ بەشکم تۆزێ هینە شەڕێ بکەن و مفاوەزاتێ بکەن و خۆیان بەو دیوانەکەن و نەڕۆن و هیچ نەکەن عەلی هەتا چوارتاو ماوەتیش هاتەوە تا چوارتاشی گرت ئیتر دوای هەر عەشایر و ماڵی مەلا مستەفا و عەشایر وازیان لێنێ نان و ڕاویان نانەوە لەوێ چەشیان داناخۆ لە ئەتروش لەو منتیقەی ئەتروش لەوێ چەشیان دانا و بردیانن بۆ هەمەدان ئەڵێن لە چوونیان بۆ ئێران و هاتنەوەیان چەرمەگایەکان و بەتایبەت حاجی براهیمی چەرمەگا و مەژی ڕۆستەم زۆر هاوکاری عەلی عەسکەری و برادرانی باڵی مەکتەبی سیاسییان کردووە ئەوە دوایی بوو لە هاتنەوەیان بەڵێ ئەمە کە چوون بۆ هەمەدان و ئەوە گەڕانەوە ئەوان عەلی هەتا ئاخر لەحزە لە هەمەدان لەگەڵ پێشمەرگەکانی ژەمێنێتەوە یەک سانێ بەجێیان ناڕێ هیچ وا بزانم یەک جاریا دوو جار چوو بوو بە تاران بۆ لای باوکی عەزیز شێخ مزەینی لەوێش چوو بوو بۆ لای ئەوان یەک دوو جار چوو بوو بە تاران باقیەکەی کە هەر لە هەمەدان لەکن پێشمەرگەکان عەلی عەسکەری بەڵامی تر لە 65 ئەگەڕێنەوە بەڵێ بارزانی لێبوردنیان بوون مفاوەزاتێک دەستی پێکرد لە بینی مەلا مستەفا و سەرکردایەتی پارتی باڵی مەکتەبی سیاسی ئەنجا نازانم چێ هۆکار بوو لە مفاوەزاتەکەیە چێ لە بەینابوو ئەویان نازانم مە ئێمە کچێکمان بوو تقریبەن 4 مانگ دووە ئەوەی کە باوکی ڕۆی کچەکە لەدایک بوو کە هەتا هاتەوە 2 مانگ بوو مردبوو ڕیخۆڵی تێگاڵە لەو شاخە بووین لە خوار سەرگەڵەوە لە شاخە بووین بۆ کەسم نەبووە ڕخۆم ئەو 2 منداڵە بوو پیرەمێردێکم لەگەڵ بوو ئیتر کچەکەم ڕیخۆڵی تێگاڵا و ئەوسا دکتۆر مەحموود لە دکتۆری پارتی بوو بردم بۆ ئەشکەوتی کونە ڕژەیان پێگو لە سەرگەڵ و ئەشکەوتێک بوو وتیان وا دکتۆر مەحموود لەوەیە کوتم بابی بم ئەویش تەبیعی منی نەدەناسی من چێم منیش بردم و بەڵام بە پێی پاک و تەمیزی و هینی مناڵەکەم و هین حتمەن هەستێکی کردبوو من ئەمە چییە دوای کوتی بیبە بۆ سلێمانی لێرە چار ناکرێ منش بەو شەوە شەید شێرکۆی ئامۆزام هەر ئێوارە بە پێ سەرکەوتین و دوو لە ڕۆوە کەرێکیان هێنا و شێرکۆی عەلی بەڵێ بردیانم لە هاجیتان و لە هینەوە هەتا سەر جادەکە بەڕێیان خستم و هاتم بۆ سلێمانی هێنام بۆ لای دکتۆر عەبدوڕەحمان ڕیز لەوێ فەحسی کرد کچەکە هەر خوێن دانیشت ئیتر عەمەلیاتی کرد شەڕی هەڵەبجەش بوو شەڕی هەڵەبجە دەستی پێکردبەوە لەگەڵ حکومەتە شەڕیان بوو پارتی و حکومەت دواتر چارەسەرکرا مناڵەکەیە نەخێر مرد دوایی بوو بە ساقەی ئێوە دکتۆریشی عەسکەری دەگریا دەیگو تازە کوڕێکم بردووە یا ڕەبی بە قوربانی ئەم کچە بێ و هیچی لێ نایە باوکی نەیدیە
ئەلاکولین کە لە 65 بارزانانی لێبوردن دەرەکە بۆ ئەندامانی مەکتەبی سیاسی ئەگەڕێنەوە بەڵام کە ئەگەڕێنەوە لە دۆڵەڕەقە دەست بەسەرەکرێن بۆچی هاتەوە بۆ سەرکەڵوالی هەرێکی بۆ لایەک دوایی ماڵمان چوو بۆ کرێسە لە سەرگەڵەوە لەو هەوارانە بووین شوێنەکەکانی چناری پێڵێن خەڵق و عالەم و هەموو گەرمێنی و چاک و خراپ تێڕژا ئەم هەموو ئۆمەتە دەهات ڕۆژی وابوو 4-5 سەر حەیوانمان سەرە بڕی بەشی ناکرد ئەمەندە خەڵک ڕووتێ کردین ئەمەندە خەڵک دەهات ئێتر نازەم هۆکارەکە چ بوو یعنی هۆکاری ئەوەی کە بانجیکردنەوە و دەست بەسەری کردن خەڵک زۆر هجومی بۆ کردین ئێمە بە پێ ئەوەی عەشایر و هینێکی حەقەشمان پێڵێن مرید و سۆفیمان زۆرە و خزمان و شێخانمان زۆرە و خەڵقمان زۆرە و دۆستمان زۆرە و لەگەڵ عەشایری خەڵکی کە تێکەڵ بووین و ئیتر شەو و ڕۆژ جمەیە هات دوای تەقریبەن 2 مانگ 40 شەو لەوێ بووین و ڕۆشتین بۆ کرێسە ماڵمان چوو بۆ کرێسە لەوێ ڕۆژە مەلا مستەفا کاغەزێکی نووسی بوو بۆ عەلی دەڵێ بە عەجەلە تەبیعی بۆ ئەوانی کەشی نووسیوە بەن نابندێن بۆ دۆڵەڕەقە عەلی گوتی ئەوە مەلا مستەفا کاغەزی بۆ نووسیوم لەگەڵ کاکەڕەوف دانیشت و شوبرام وتی کاکە ئەوە من مەلا مستەفا کاغەزی بۆ نووسیوم تەبیعی ئەوش لەگەڵی بوو لە هەمەدان منە ڕۆم بۆ دۆڵەڕەقە بۆ لای مەلا مستەفا عەلی ڕۆشتەوە بۆ لای مەلا مستەفا ئێمەی بەجێهێشت منیش شۆڕش مناڵ بوو نادم بە سلێمانی بۆ سنفی یەکی ئیبتیدایی دەست بە خوێندن بکە بەڵام بڵێن لە 25 66 بارزانی تاقمێت چەکدارە نێرێت بۆ کوشتنی عەلی عەسکەری و ئەندامانی مەکتەبی سیاسی ئەو قسەیە چەند ڕاستم لەکوێ لە دۆڵەڕەقە بەڵێ ئەمە ئەمری کوشتنیان بۆ دەرەکە بەڵێ دواتر چۆن دەربازە بن ئێشێ لەوانە هەر لە ناو خۆشانە وا بزانم عومەراغای دۆڵەمەڕی بووە یەکێکی کەیان بووە ئەڵێ عەلی زۆر خۆشەویست عومەراغانجا ئەڵێ بچن با عەلی نەجات دەین با مەلا مستەفانەی کوژێن ئەو نەیە کە ئەمری کوشتنیان بۆ دەرەکە حەز ناکەم عەلی بکوژن ئەویش وا بزانم ئیشارەتێکی پێکەن بە عەلی کە ئەو دەرباسکەن و بڕوە ئەویش ئەڵێ مستەحیلە من ڕەفیقەکانم بەجێ بێڵم و خۆم بڕۆم داڵێن مەلا مستەفاتان کوژێ هەر چۆنێک بێ ئەلا کولین دیارە بەریان بۆ شلەکەن و ئەزانن ناحەقە کە بکوژرێن بۆ بکوژرێن لە پێناوی چیا دەربازیانەکەن و دێنە سەرکەبکان بۆ لای هەباساغا هەباساغاش لە دیەکەیان نەبوو لە دەوری سەرکەبکانە بێخۆشی هەباساغا لەبەر تایارە و شت لە ناو دیەکانە نامانەوە کە دێت بۆ لای هەباساغا بە تەرەکتەرێک دەیان نێرێ بۆ دۆڵی خەلەکان لە دۆڵی خەلەکانەوە لەو مەنتیقەیەوە ئیتر دێن بۆ ساردکە ماڵی شێقادری ساردکە خزمێکی خۆمانە ئەویش ئەمری خوای کردو ئێستا ماڵیان منداڵەکانی لە دوکانن کەڕەشیان بۆ هەڵەبەستن ناشەوێرن زۆر لەوێ بمێننەوە چکە دەیانگرنەوە کەڕەشیان بۆ هەڵەبەستن ئەو شەوە من لە دوکانم بە دزێەوە چوومە دوکان ماڵێکی سەرگەڵوی لەوێ بوون لە ماڵی ئەوان بۆم ڕەوانم کەن بۆ بڕۆمەوە بۆ کانیت و مەلا سەفی ماڵی کاکەڕەوف و ماڵمان لەوێ بوو بڕۆمەوە بۆوێ من بۆ بەیان ئەو دەچن بۆ لای حاجی برایم حاجی برایمی چەرمەگا لەوێەوە دەربازیانەکە هەر یەکەی بۆ شارێک مام جەلال و کاک حیلم و کاک عومەر و عەلی بۆ کەرکووک کاک حیلمی و مام جەلال وابزان بۆ سلێمانی نازم کاک عومەر بۆ چێ بەخوا ئەوان بیزە بن نازام ئەوان بۆ چێ ئەسا عەلی بۆ کەرکووک باشە پرسیارەکەی من ئەمەیە سەبیح خان نەشرۆم سەفاڵێ عەلی عەسکەری بە درێژایی ساڵانی 61 و 62 لەگەڵ بارزانی بوو ئەو یەکێک بوو لە دۆستە نزیکەکانی عەبدولسەتار تایر شەریف ئەڵێ عەلی عەسکەری یەکێک بوو لەو سەرکردانەی کە هەمیشە هەوڵی کەبکردنەوەی ناخۆشی نێوان باڵی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی ئێیە هەمیشە هەوڵی ئاشتی وێگرتنەوە ئێیە بۆچی بارزانی ئێوەی بکوژێت نازانم بارزانی خۆی زۆر حیسابی بۆ عەلیە کرد
حتا من لە زمانی خەڵقەوە مەجۆم لێ بووە ئەڵێ بارزانی کتێتی ئێوە حساب بۆ عەلی بکەن حسابی بۆ بکەن یعنی وەکو کە شتێک هەیە ئەم حسابی بۆ بکەنەوە شتێنە بۆ توێتی هەرچی سەرکردە و مەسوول هەیە قسەم لەگەڵ کردبێ زەلام هەمووی سەری خۆی دانەوەاندەوە عەلی عەسکەری چاو لە چاو مەبڕێ ئەنجا قسەکانەکە بە حەیاتی نەمدیوە چاو دانەوێنێ لەبەر ئەوە حسابی بۆ بکەن ئەم کابرایە چاو دانانەوێنێ مەلا مستەفا حسابی زۆر بۆ هەتا بەم ئاخرێش کە ڕۆشتینەوە لەگەڵاڵەوە کاک مەسعود و کاک ئیدریس دەهاتن هەر بۆ لای عەلی دەهاتن حسابیان بۆ کرد ئیتر ئەمری کوشتنی دەرکردن نازان بۆ ئەمری کوشتنی دەرکردن باشە ئەگەر بیرت بێ پەیوەندی لە نێوان فاخر میرگە سووری و عەلی عەسکەریە چی بوو پەیوەندیەکە بوو نەخێر هەر پەیوەندی ئەوە کە بۆم فاوزاد من ئاگام لێ نییە ئاگام لێ نیە پەیوەندیان هەبوو بێ هەر ئەوەندە بۆم فاوزاد کە لە بەغا بووین بۆ لای برادرانیان دەنار بۆم لە بەی نابوو بۆم فاوزاد فاخر میرگە سووری زۆر سپاس زۆر بەڕێز سەبیحە شێخ جەلال هاوسەر و هاوخەباتی پێشمەرگە و سەرکردە عەلی عەسکەری سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکە ئەڵقەی یەکەمی دیدارەکە کۆتایی پێهێنین لێرە کاتی بەرنامەکە تەواو بێ بەڕێزان تا ئەڵقەی دووەم و تەواوکردنی تەوەرەکان بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ